هەموارکردنەوەی هەر یاسایە کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بکرێت بە پێی دەستوور لە هەرێمی کوردستانە جێبەجێ نابێ هەتا ئەو کاتەی کە پەرلەمانی هەرێمی کوردستان بە دانیشتنێکی خۆی یاساکە دەنگی لەسەر باتەوە جارێکی کە پێوترێ ئینفاسکردنی ئەو یاسایە لە جێبەجێکردنی واتە جێبەجێکردنی ئەو یاسایە لە هەرێمی کوردستانە. بەو واتایەی کە ئەم یاسایە کە من هیوادارم ئەم پرۆژەی هەموارە سەر نەگرێەوە بڵێن سەحب بکرێتەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا، بەڵام لە کاتی تێپەڕاندن و لە کاتی دەنگدانیش لەسەریە ئەم یاسانوێیە یا ئەم هەموارە نابێت بە بەشێک لە یاساکانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان جێبەجێی ناکە هەتا ئەو کاتێک کە پەرلەمانی داهاتووی هەرێمی کوردستان لە دانیشتنێکی خۆیان بڕیار لەسەر جێبەجێکردنی یاساکایە. خۆی لە ڕاستیە دواخستنی هەڵبژاردن جارێکی کە ئەگەرێکی کراوەیە لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی بابەتێکی جێگیر نییەوە نەبووتە مەبدەئێکی سیاسی کە هەموو 4 ساڵ جارێک لە کاتی خۆیان هەڵبژاردن بکرێ. بۆیە لە ئەگەری ئەم جارەی دواخستنی هەڵبژاردنیشە ئێمە لە بەردەمی دوو حاڵەتە ئەبین. یەکێکیان ئەو حاڵەتەیە کە با بڵێن وەکو ئێستا ئەمێنێتەوە هەتا ئەو کاتێک کە دوا ئەخرێ. حاڵەتێکی تریان ئەوەیە کە مەترسیەکی گەورەترە کە ئەویش مەترسیەکە لەسەر کۆی قەوارەی هەرێمی کوردستانە و لە ئەنجومەنی نوێنەرانی داهاتووی عێراقا هەوڵی هەموارکردنی دەستوور بدرێت یاخۆت هەوڵی نەمانی قەوارەی هەرێمی کوردستان بدرێت. لەو کاتەیە لە حاڵەتێکی وایە هەموو ئەو یاسایانەی لە دەوڵەتی فدراڵا دەرەچێت و لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەرەچێت ئەو کاتە بۆ کۆی عێراق ئەبێتە یاسایی کارپێکراو. لە ڕاستیە خۆی ئێستا هەر ئەوە تا لە هەموو عێراقا لەسەر هەمواری یاسای باری کەسێتی گەورەترین ناڕەزایەتی گەورەترین قسە و باس و گفتوگۆ و کۆنفرانس و کۆبوونەوە و با بڵێن مێزگەرد و هەموو ئەمانەی بۆ بەڕێوە ئەچێ لەبەر ئەوەی کۆمەلگای عێراقی ئەزانێت کە یاسای باری کەسێتی پەیوەندیدارە بە تاک بە تاکی کۆمەلگاوەوە بارودۆخی خێزانەکان ئەگۆڕێەوە ئەو جێگیریە یاساییەی کە لەسەری ڕاهاتون خێزانەکان بۆ کاروباری کەسێتیان هەمووی تێک ئەچێت. بۆیە ئەزانن کە ئەم بابەتە چەند گرنگاوە گرنگیەکەی ئەگەر زیاتر نەبێت لە بابەتە ئابوووریەکان لە بابەتە سەربازیەکان لە بابەتە ئەمنیەکان بە دڵنیاییەوە کەمتر نییە. بۆیە ئەوەنە پێیان گرنگە. من هیوادارم پەرلەمانی داهاتووی کوردستان ئەگەر هەڵبژێڕێت گەیشتبێتە ئەو بڕوایەی کە بەڕاستی ئەو بابەتانەی پەیوەندیدارن بە دۆخی ژنەوە زۆر گرنگترن لەو بابەتانەی کە پەیوەندیدارن بە دۆخی ئابووری یا دۆخی سیاسیەوە، چونکە دوجار ئەوەی کە دۆخی ژن ئەباتە پێشەوە و ئەوەی کە دۆخی ژن باش ئەکە لە ناو کۆمەلگایە ئەوە بۆ خۆی ئیستقراری ئابووری و ئیستقراری سیاسیش دروست ئەکات.